ئەمریکای لەگەل ئیزۆلاکردنا سیاسی و ئابووریە کۆمەرە ئیسلامیە ئێرانێ سووریەیە کۆبەرێ دەبن هەژمونیە تەهرانێ دەبوو و هاتبوو پاشگوهستن نها نزیکی جواکا ناونەتەوی دەبە ئەم دەوێ درێژیە vê demijmêrê de behsa vê mijarê herhal pişta jî bikin lênha hevkarê me soran xatirî bi me re ye soran gelek caran ne gelek caran hemîşe li wezareta derveyî îro tu me ra stûdyoyê gelek spas bû hatina te vê derê çi tiştên nû li cem te hene jinara bibêjî بەڵێ لە بابەتەکە لەسەر سووریایە ئێستا کە تا ڕادەیەک ڕۆژەکان بەعکسە بووتەوە لەگەڵ حکوومەتی ئێران دەزانی لە چەند ساڵی ڕابردوودا بەرپرسانی حکوومەتی ئێران یەک قسە لەسەر زمانیان هەبوو ئەویش ئەوەیە کە ناهێڵن ئێران وەکو سووریای لێبێ هەر بۆ بیانوشەوە زۆر لە ئۆپۆزیسیۆنەکانیان ئۆپۆزیسیۆنی خۆیان سەرکوت کرد بە تایبەت کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڵام ئێستا دەبینین کە بارودۆخەکە زۆر گۆڕاوە حکوومەتی ئێران و بارودۆخی ئێران تەنانەت ئەگەر چی لە یانێ لانیکەم لە بواری سیاسی و لە بواری ئابوووریەوە وەک سووریای زەمەنی بەشار ئەسەدی هاتووە بەتایبەت پاش دەستپێکی شەڕی ناوخۆ لە سووریا لە ساڵی 2011دا لەلایکەوە گوشارە ئابوووریەکان سەر حکوومەتی ئێران تا دێت تۆنتر دەبێت و هەروها حکوومەتی ئێران ڕۆژ دوای ڕۆژ زۆرتر پەراوێز دەخرێ وەزارەتی گەنجینەی ئەمریکا لە راپۆرتەکاندا هەبوو کە ڕۆژی دووشەمە ئۆپراسیۆنی گۆشەگیریکردنی زیاتری ئێرانی ڕاگەیان دەیان کۆمپانیاوە دایان کەشتی سەر بە حکوومەتی ئێرانی خستە لیستی سزاکان و تەنانەت زۆرتریش وتی هەر وڵاتی کە پەیوەندی ئابووری لەگەڵ حکوومەتی ئێران نەبچڕێنێ دەخاتە لیسی سزاکانەوە هەروەها گەماڕۆی دەریایی سەر حکوومەتی ئێران بەردەوامە فەرماندەی ناوەندی سوپای ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوڕاست سنتکام دووشەمە نوێترین زانیاری لەسەرم بابەتە بەڵاو کردەوە دەڵێ لە 23 پوشپەرەوە ڕێگای لە 71 کەشتی گرتووە نێهێشتووەم کەشتیانە یا بڕۆنە بەندەرەکان ئیران یا خۆت بێنە دەرەوە هەروەها 3 کەشتی لەم ماوەیەدا کە گوێڕایەڵی فەرمانی هێزەکانی ئەمریکا نەبوون بۆ ڕێڕۆی خۆیان بگۆڕن یا ڕابوەستن کراونەتە ئامانج و لە کار خراون هەر لەسەر ئەم بابەتە پیتەکزت وەزیری جەنگی ئەمریکا دەڵێ وەزارەتی جەنگ و وەزارەتی گەنجینەی ئەمریکا لە پرۆسەی گوشارەکانی سەر حکوومەتی ئێران بە تەواوەتی هاوئاوهەنگن بەوتێ پیتەکزت تەنگی هورموز لە کۆنتترۆلی ئەمریکادایە لە کۆنتترۆلی حکوومەتی ئێراندانیە و ئەمریکا ئەو توانایە هەیە کە پشتیوانی بکات لە هاتوچووی کەشتیوانی نۆدۆڵەتی لە تەنگی هورموز با بەشێک لە قسەکانی وەزیری جەنگی ئەمریکا ببینین و ببستین ئەگەر ئامادە بێت ئێمە لەگەڵ وەزیری گەنجینە لەسەر بابەتی هەڵمەتی گوشاری ئابووری و هەروەها ئەو گوشارە ئابووریانە کە دەتوانێت بەکاریان بهێنێت لە هەمانجی تەواو نەپچڕاودا بووین دەشزانین کە ئێران ناتوانێت بەرگەی بگرێت لە کۆتاییدا ئابووریەکان لە داڕماندا هەروەها دەشزان کە ئێمە کۆنتترۆلی گەروی هۆرمز دەکەین بڕیاری ئابلۆقەدانەکەمان زۆر تونند و تۆڵ و بێکەلێنە بەڵام لە کۆتاییدا نەوت تێپەڕ دەبێت ئێوە هەندێک لە ئامار و ژمارەکانتان بینیوە ئێران ناتوانێت هیچ شتێک لەوێەوە تێپەڕێنێت بەڵام ئێمە دەتوانین ئابووری جیهانیش لەوە گەیشتووە بۆیە ئەوان قمارێکی گەورەیان لەسەر کۆنتترۆلکردنی کرد بەڵام ناتوانانی سوپای ئێمە زیانی وێرانگەری گەیاندە هێزی دەریایی توانایی چاودێری و هەروەها ڕادار و موشکەکانی ئەوان هێشتا تۆزێک توانیان ماوە بەڵام بە هیچ شێوەیەک نزیکی نییە لەوەی پێشتر هەیەیان بوو بۆیە دەتوانین لە گەروی هورموزەوە پارێزگاری لە کەشتیوانی بکەین و ڕێگە بدەین نەوت بەردەوام بڕات زۆربوونی گوشاری ئابووری تەنها ئەوە مسۆگەر دەکات کە ئێران بەڕاستی تەنها یەک هەڵبژاردەی لە پێشە ئەویشت هاتنە سەر میزی دانوساندن و قسەکردنی ڕاستەقینەیە لەسەر بەرنامە ئەتۆمەکەیان ئەمە ژەوەیە سەرۆک داوای کردووە باشە سۆران باسی گوشارە ئابوووریەکانت کرد ئەمانە بە معنای ئەوەیە کە با بڵێن گوشاری سەربازی بەردەوام نابێ یا هەر چی ئەوانەش هەر بەردەوامن بۆ سەر ئێران بەڵێ وەزیری جەنگی ئەمریکا دەڵێ سەرڕێ ئەم گوشارە ئابووریانە بژاردەی سەربازیش دژ بە حکوومەتی ئێران هێشتا لەسەر مێزار دوێنێ بوو پیتەکسە دوتی کە ئەگەر بێت و ئێران ئەوەندە بێ ئەقڵ بێت سەر بنێتە سەر هێزەکانی ئەمریکا لە تەنگەی هورموزیا لە شوێنێکی دیکە ئەوە ئەمریکا بژاردەی سەربازی بەکاردێنێت وە ئەمریکا بە هیچ شێوەی هێرشی سەربازی دژ بە حکوومەتی ئێران لە گەروی هورموزیا لە ناوچەکانی دیکە دەوروبەری ئێران لەلاوە نەناوە بەڵام پیتەکست دەڵێ کە لە ئێستادا گوشاری ئابووری زۆرترین کاریگەری و زۆرترین زیان دەگەێنێ زۆرترین کاریگەری هەیە و زۆرترین زیان دەگەێنێ بە حکوومەتی ئێران هەروە کەوتم ئەم بارودۆخەی ئێستای کە ئێرانی تێدایە لانی کەم لە بواری سیاسی و
لە بواری ئابوووریەوە زۆر لەو کاتێ دەچێت لە زەمەنی سووریای حکوومەتی بەشار ئەسەدا دەڵێت بەڵام بارودۆخەکە ئێستا گۆڕدراوە. کۆمەلگەی نێودوڵەتی تا ڕادێکی زۆر باوشی خۆیان کردوێتەوە بۆ سووریا ئەوە دوێنێ بوو کە وەزارەتی ئەمریکا وەزارەتی دەرەوەی ئەمریکا سووریای لە وڵاتانی لیستی وڵاتانی پشگیریکاری ترۆر دەرهێنا سزاکانی سەر سووریا سزاکانی ئەمریکا نەتەوەی یەکگرتوەکان و هەڵوە ئەوروپا و وردە لەسەر سووریا لابردراون و بەرپرسانی سووریش ئەگەرچی زۆربەیان پێشینێکی پەیوەندیدار بە تێرۆریان هەیە بەڵام بەڵێنی ئەوەیان داوە کە پابندن بە سەقامگیری ناوچەکە و بە هەروە بە ئاسایش و سەقامگیری نێودوڵەتی. کەواتە تر سووریا چی دیکە و نمونە نابێت کە ئێران لەو ڕێگەیە سەرکوتی بکات وانە؟ وایە سپاس بۆ زانیاریەکان.